تا ئێستا گرفتی خێزانە کوردەکانی دانیشتووی گەڕەکی نەورۆز لەگەڵ سوپای عێراقی لە کەرکووک چارەسەر نەکراوە و سوپای عێراق سوورە لەسەر دەرکردنیەوە خێزانە کوردانە. بۆ مەبەستەش ڕاوێژکاری یاسایی سەرۆکوەزیرانی عێراق عەمار جبوری سەردانی خێوەتگەی مانگرتووانی گەڕەکی نەورۆزی کرد و لە نزیکەوە شوێنانەی بەسەر کردەوە کە سوپای عێراق داگیری کردوون. ناوبراو لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند لەسەر ڕاستپاردەی سەرۆکوەزیرانی عێراق هاتووین تا بتوانین گرفتی ئەو گەڕەکە چارەسەر بکەین. بەڕاستپاردەی نووسینگەی بەڕێز سەرۆکوەزیران دوای ئەوەی چەند داوایەک بۆ نووسینگەکە بەرز کرابوویەوە هاتووین بۆ ئەم ناوچەیە بۆ ئەوەی تێبگەین لەوەی ڕوویداوە و داواکاری خەڵک و هاوڵاتیانی بەڕێزی کەرکووکی خۆشەویست چییە. ئێمە گوێ دەگرین لە داواکاری و کێشەکانیان پشتیوان بەخوا کۆبوونەوەی دیکەشمان دەبێت و بۆ ئەوەی راپۆرتێکی تەواو بۆ نووسینگەی سەرۆکوەزیران بەرز بکەینەوە. پشتیوان بەخوا بە دڵنیاییەوە هیچ شتێک نییە چارەسەری نەبێت. ئەم کێشەیەش ئاسان دەبێت. هەمویان هاوڵاتی عێراقین. هەموو کەسێک لە عێراقدا مافی هاوڵاتی بوونی هەیە و مافی ئەوەی هەیە لە پێگە و شوێنی شیاودا بێت. نوێنەری دانیشتوانی گەڕەکی نەورۆز ئاشکرای دەکات سەرجەمە و هەوڵانەی دراون بۆ چارەسەرکردنی گرفتی گەڕەکەکەیان تا ئێستا هیچ ئەنجامێکیان نەبووە. ئەندامێکی لیژنەی یاسایی خولی پێشووی پەرلەمانی عێراقیش دەڵێت بەپێی یاسام خێزانانە دەتوانن ئەو خانوانە بکڕن و سوپای عێراقیش مافی ئەوەی نییە بەم جۆرە مامەڵە بکات. تا ئێستاکە هیچ بەرهەمێکی نییە. جاری هێشتا ماوە بڵێن ئەبێ چاکە بێ یا هەر ئەم زوڵمە بەردەوامە بێ ئەویان جارێ نازانین. تا ئێستا سوپا چۆتە ناو خانەکان دەرگای لە خۆی قایم کردو وەکو دەستبێنێ وەکو پشیلەیەک دەرناچێتە دەرەوە. سوتەش وا لەبەر قاپێکە لە دیو دەرەوە و لەگە خەڵکەکە چاوەڕێکم دەرچن دەرناچن. ئەم خانوانە بە هیچ شێوەیەک پەیوەندی بە وەزارەتی دیفاعەوە نیە بەڵکو پەیوەندی بە وەزارەتی مالیە هەیە و مڵکیەتێکی ئەگەڕێتەوە بۆ عقاراتی دەولە. ئێمە سەرجەم ئەو وردەکاریانەمان داوەتە دەست ئەنجومەنی وەزیرانەوە و سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە تایبەتی خودی خۆی و بڕیاری داوە لیژنەیەک تشکیل بکرێتن بێت بۆ کەرکووک کە نوێنەری تەسجیل عقاری و لایەنەکانی تری تێدا هەیە بۆ ئەوەی بتوانین ئەو ڕێکارە یاسایانە بگرین لە بەرەوەی ئەم خەڵکە دانیشتوانی ئێرە دەتوانن ئەم خانوانە بکڕنەوە و بە قسێکی بوری هەشتەنانەت بیدەنەوە بە حکوومەت. هەرچەندە ڕۆژانە وەفدی جیاجای حکومی و حزبی و کەسایەتەکانی شارەکە سەردانی دانیشتوانی ئەو گەڕەکە دەکەن بەڵام تا ئێستا فشارەکان نەبوونەتە هۆکاری ڕاگررتنی سوپای عێراق بۆ داگیرکردنی خانۆکانی گەڕەکی نەورۆز. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.